سڵاو بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی یەکشەمە سەرەتاش سەردێڕی چەندەوە زیاندیتنی کەشاوەرزان بەهۆی هاتنی لافە لە مەریوان و سەرپۆلی زەهاو سەپاندنی سزای زیندان و جەریمەی ماڵی بەسەر کۆڵبەرێکی بریندار لە مەریوان ئازادی نۆ دەست بە سەرکراوی مەراسمەکانی نەورۆز لە سنە لە خوێندن دوورخستنەوەی دەخوێندکاری زانکۆی ئازادی سۆهەنناک لە تاران دۆخی خراپی 3500 بەندکراوی ژن لە زیندانەکانی مەشهەد کۆبوونەوەی ئێرانیانی ئازادی خواز لە فرانکفۆرت بە خۆپیشاندانی دژبەرانی دۆناڵد ترامپ لە ئەمریکا و ئەوروپا بەرزڕاگرتنی یادی ئارام حەبیبی و شەهریار محەممەدی لە سنە و بۆکان بنەماڵە دادخوازەکانی ئارام حەبیبی و شەهریار محەممەدی دووگیان بەخت کردووی شۆڕشی ژینا لە شارەکانی سنە و بۆکان ڕۆژی شەمە 16 خاکەلێوە لەسەر مەزاری ڕۆڵەکانیان کۆبوونەوە و ڕێزیان لە فیداکاریەکانیان کرد بە پێی وێنانەی بەدەستمانگەیشتووە بنەماڵە دادخوازەکانی سنە هاوڕێ لەگەڵ کەسوکاری ئارام حەبیبی سەردانی مەزاری و گیان بەخت کردویان کردووە و دروشمەکانی مەرگ بۆ کۆماری ئیسلامی ژن ژیان ئازادی و شەهید نامرێتیان بەرز کردوێتەوە و بەدوایدا سرودیەی شەهیدانیان خوێندووە لەلایەکی دیکەوە بنەماڵی دادخوازی شەهریار محەممەدی لە شاری بۆکان لەسەر مەزاریەوە هەمیشە زیندووە کۆبوونەتەوە و دایەمینا دایکی شەهریار ڕایگەیاندووە من دایکی قارەمانی ڕێگای ئازادی شەهریار محەممەدیم من دادخوازی خوێنی بەناحەق ڕژاوی ڕۆڵەکەم و هەموو گیان بەخت کردوانی ڕێگای ئازادیم بە هیوای لە نێوچوونی کۆماری ئیسلامی مەرگ و نەمان بۆ ستەم و ستەمکار زیاندیتنی کشاوەرزان بەهۆی هاتنی لافاو لە مەریوان و سەرپۆلی زەهاو ڕۆژی شەمە 16 خاکەلێوە بەهۆی بارینی باران و هاتنی لافاو لە شارەکانی مەریوان و سەرپۆلی زەهاو زیانێکی زۆر بە جوتیارانی ئەو دوو شارە گەیشت بە پێی وێنانی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە بەهۆی ناکارامەیی بەرپرسانی ڕژیم شەقامەکانی مەریوان و سەرپۆلی زەهاو پڕ بووە لە سێڵاو و لافاو و ئاستەنگی بۆ خەڵک ساز کردووە هەروەها بارینی تەرزە و هاتنی لافە و زیانێکی سۆری بە کەشاوەرزان و بەغدارانی کوردستان گەیاندووە و جوتیاران داوای قەرەبووکردنەوەی زیانەکانیان دەکەن سەپاندنی سزای زیندان و جەریمەی ماڵی بەسەر کۆڵبەرێکی بریندار لە مەریوان لە ڕۆژانی ڕابردوودا دادگای گشتی و انقلابی مەریوان کۆڵبەرێکی برینداری خەڵکی و شاری بەناوی ئالان محەممەدی بە 5 ساڵ زیندانی تازیری و پەرداختی 6 ملیار تمەن جەریمەی ماڵی مەحکوم کردووە بە پێی راپۆرتی کۆڵبەر نیوز شەوی چوارشەمە 23 ڕەشەمەی 1402 ئالان محەممەدی بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سنووری هەنجیران بە سەختی بریندار بوو بە وتەی سەرچاوەکانی هەواڵ دوو گورچیلەی ئالان لە هێرشەکەدا زیانیان پێگەیشت و ناوبراو بە مەبەستی نەشتەرگەری ڕەوانەی نەخۆشخانەی کەوسەری سنەکرا هەموو هەفتەیەک ئالان دیالیز ئەنجامەدات و بەڵام دەستگای قەزایی ڕژێمە و کۆڵبەرە برینداری بە 5 ساڵ زیندان و 6 ملیار تمەن جەریمەی ماڵی مەحکوم کردووە گواستنەوەی شێخ زاهد شەهابی بۆ گرتوخانەی تڵاعاتی سنە ڕۆژی شەمە 16 خاکەلێوە شێخ زاهد شەهابی شارومەندی خەڵکی شاری سەقز بە مەبەستی لێپرسینەوەی زۆرتر بۆ گرتوخانەی تڵاعاتی سنە ڕاگوێزرا ڕۆژی چواری خاکەلێوەی 1404 هەتاوی و هاوکات لەگەڵ ڕێوڕەسمەکانی نەورۆز لە شاری سەقز هێزە ئەمنیەتیەکانی ڕژیم شێخ زاهید شەهابیان بە توند و تیژەوە دەست بەسەر کرد ناوبراو لە ماوەی بەندکرانیدا لە دەستڕاگەشتن بە پارێزەر و پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ بنەماڵەکەی بێبەش کراوە ڕۆژی ڕابردووە بەندکراوە بۆ گرتوخانەی تڵاعاتی سنە ڕاگوێزرا و بنەماڵەکەی نیگەرانی دۆخی تەندروستی ناوبراون ئازادی نۆ دەست بە سەرکراوی مەراسمەکانی نەورۆز لە سنە ڕۆژی شەمە 16 خاکەلێوە شنۆ محەممەدی شیروان حەیدەری ئیدریس حەیدەری ئەریوان شاکری مەحموود نادری ئەسعەد باباکەرەمی ئەحمەد ساعدی سیروان حەتەمی و مستەفا هەژبەری بەدانانی بارمتە ئازاد کران بە پێی راپۆرتی کۆڵبەر نیوز ئەو نۆ شارومەندە لە پەیوەندی لەگەڵ ڕێوڕەسمەکانی نەورۆزی ئەمساڵ دەست بەسەر و ڕۆژی ڕابردوو هەریەکە و بەدانانی وەسیقەی 500 ملیۆن تمەنی ئازاد کراون
شایانی باسە کە مەراسمەکانی نەورۆزی 1404 هەتاوی وێڕای گوشار و هەڕەشەی ناوەندە ئەمنیەکانی حکومەت بە شێوەیەکی شکۆدار لە شار و گوندەکانی کوردستان بەڕێوە چووە و بەدەیان هەوڵاتیش لەلایەن سەرکوتگەرانی کۆماری ئیسلامیەوە دەست بەسەر کراون. تیرۆری ئەندامێکی تڵاعەتی سوپای پاسداران لە کرمان. ڕۆژی شەممە 16 خاکەلێوە ئەندامێکی تڵاعەتی سوپای بەلوچستان بە ناوی قاسم حسێن زەهی شەهنەوازی هاوڕێ لەگەڵ بنەماڵەکەی لەلایەن چەکدارانی نەناسراوە لە شاری کرمان تیرۆر کرا. بەپێی راپۆرتی حاڵوەش لەو هێرشەدا قاسم حسێن زەهی کوژراوە و هاوسەر و منداڵەکەی بریندار بوون. بەدوای ئەو ڕووداوەدا کە سوکاری قاسم کە هەمویان ئەندامی سوپای پاسداران بوون بە ئارپیچی و تیربار هێرشیان کردووەتە سەر حەوت خێزانی تایفەی دۆرازەهی لە شارستانی خاش و خانوەکانیان بەسەریاندا سووتاندووە. تاکاتیدا ڕشتنی ئەم هەواڵەش هیچ زانیاریەک لەسەر دۆخی تەندروستی دانیشتوانی ئەو حەو خانوە لەبەردەستانیە. لە خوێندن دوورخستنەوەی دەخوێندکاری زانکۆی ئازادی سۆهانەگ لە تاران. بەپێی راپۆرتی ماڵپەڕی ئەمیر کەبیر دەخوێندکاری زانکۆی ئازادی سۆهانەگ بە بیانووی ڕەچاونەکردنی یاسای حجابی ئیجباری ڕاخناگرتن لە حکومەت و خواردن لە مانگی ڕەمەزان لە درێژەدان بە خوێندن بێبەش کراون. بەپێی زانیاریەکان بەیانی شەمە 16 خاکەلێوە هێزەکانی حراست خوێندکارانیان پشکنیوە و ڕێگەیان لە چوونە ژوورەوەی ئەو خوێندکارانە گرتووە کە مانتۆکانیان ڕەنگی یان مەقنەعەیان پێ نەبووە و لە سەردەستیان تاتۆیان لێداوە. هەروەها ناو ژمارە و خوێندکارانە لەلایەن حراسەتی زانکۆ تۆمار و پەروەندەکانیان ڕادەستی کومیتەی نزباتی کراوە. دۆخی خراپی 3500 بەندکراوی ژن لە زیندانی مەشهەد. بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران 3500 بەندکراوی ژن لە زیندانەکانی وەکیلاباتی مەشهەد لە هەر جۆرە ئیمکاناتێکی بێهداشتی دەرمانی و خۆراکی و تەندروست بێبەشکراون. بە وتەی چالاکانی مافی مرۆڤ زەرفیەتی بەندی ژنانی زیندانی وەکیلابات زۆر کەمتر لە 3500 کەسە و زۆربەی بەندکراوان هێشتا تاوانەکەیان ڕوون نەکراوە و بیلا تەکلیف لە زینداندا ماونەتەوە. نەبوونی ئاوی خواردنەوەی پاک و خۆراکی بێکوالێتی، نەبوونی ئیمکاناتی بێهداشتی و دەرمانی دەیان کێشەی بۆ زیندانیان ساز کردووە و بەندکراوان تووشی نەخۆشی جەستەیی و دەرونیش بوون. دەست بەسەرکردنی خوێندکارێکی زانکۆی عێراق لە ئیسفەهان. لە ڕۆژانی ڕابردوودا خوێندکارێکی زانکۆی عێراق بە ناوی ئەمیر حسێن باقری عەلەویجە لەلایەن ئیدارەی دەسەڵاتی ئیسفەهانەوە دەست بەسەر کراوە. بەپێی زانیاریەکان بەیانی 13 خاکەلێوەی ئەم ساڵ هێزەکانی حکومەت لە شارۆچکەی عەلەویجەی ئیسفەهان هێرشیان کردوتە سەر ماڵی ئەمیر حسێن باقری و ناوبراویان بە توند و تیژیەوە دەست بەسەر کردووە. بە وتەی بنەماڵێ و چالەکە خوێندکاریە ئەمیر حسێن نەخۆشی تایبەتی هەیە و ئەگەر لە دەستڕاگەیشتن بە دەرمان بێبەش بکرێت گیانی دەکەوێتە مەترسیەوە. لە سێدارەدانی بەندکراوێک لە زیندانی زەنجان. بەیانی شەمە 16 خاکەلێوە حکمی ئەدامی بەندکراوێک بە ناوی حسێن مولازادە تەمەن 29 ساڵ لە زیندانی زەنجان جێبەجێکرا. بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران حسێن مولازادە 3 ساڵ لەمەوبەر بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر دەست بەسەر و دواتر لەلایەن دەستگای قەزای ڕژێمەوە بە ئێعدام مەحکوم کرابوو. شایانی باسەکە حسێن پێش دەست بەسەرکران پیشەی میکانیکی ئۆتۆمبیل بووە و جەلەسەی دادگایی کردنی بە شێوەیەکی نادادپەروەرانە بەڕێوە چووە. کۆبوونەوەی ئێرانیانی ئازادی خواز لە فرانکفۆرت. ڕۆژی شەمە 16 خاکەلێوەی 1404 هەتاوی کۆمەڵێک لە ئێرانیانی ئازادی خوازی دانیشتووی ئەڵمان بە پێڕەواڵی شەمەی هەر هەفتە دژ بە کۆماری ئیسلامی خۆپیشاندانیان کرد. ئێرانیانی ئازادی خواز لە شاری فرانکفۆر بە دەستەوە گرتنی وێنەی بەندکراوانی مەحکوم بە ئیعدام و وتنەوەی دروشم خوازیاری ڕاگرتنی سزای سێدارە و ئازادی هەموو بەندکراوانی سیاسی بوون. شایانی باسەکە خۆپیشاندانی ئێرانیانی فرانکفۆر بە دوای ژاراویکردنی قوتابیان لە ساڵی 1401 و شەپۆلی ئیعدامی بەندکراوان لەلایەن کۆماری ئیسلامی دەستی پێکردووە و تا بە ئەمڕۆژ درێژەی هەیە. خۆپیشاندانی دژبەرانی دۆناڵد ترامپ لە ئەمریکا و ئەوروپا. ڕۆژی شەمە 16 خاکەلێوە
سەدان هەزار شارومەندی ئەمریکایی لە 50 ویلایەتیەوە وڵاتە و هەزاران شارومەندی دیکە لە چەند وڵاتی ئەوروپایی دەست بە سیاسەتەکانی دۆناڵد ترامپ و ئیلن ماسک خۆپیشاندانیان کرد. بەپێی راپۆرتەکان چالاکانی مەدەنی، کرێکاری و جنسیەتی لە خۆپیشاندانەکانی ئەمریکا بەشدار بوون و بە وتنەوەی دروشم دژایەتی خۆیان لەگەڵ بێکارکردنی هەزاران کارمەندی دەوڵەتی فیدراڵ، دەرکردنی پەنابەران، کەمکردنەوەی بودجەی بێداشت و دانانی ئاستەنگی بۆ کەمینە جنسیەکان لەلایەن دەوڵەتی ترامپەوە نیشانداوە. هاوکات لە چەند وڵاتی ئەوروپایی هەزاران شارومەند دژ بە دانانی تعرفەی تیجاری لەلایەن دەوڵەتی ترامپەوە داڕەمانی پێوەرەکانی بازاڕی بۆرسە خۆپیشاندانیان کردووە. ڕێپێوانی شارومەندانی ئیسپانی دژ بە گرانی کرێخانوو. ڕۆژی شەمە 16 خاکە لێوە هەزاران شارومەندی ئیسپانی لە شاری مەدرید دژ بە گرانی نرخی کرێخان و ڕژانە سەر شەقام و ڕێپێوانی ناڕزایەتیان بەڕێوە برد. بە وتەی خۆپیشاندەران سیاسەتەکانی دەوڵەت لە بواری تۆریزم و کەڵک وەرگرتنی کەرتی تایبەت لە مامەڵەی مزارەبەی هۆکاری چوونە سەرەوەی نرخی کرێخانووە و دەوڵەت هیچ بایەخێک بە چینی هەژار و کرێکاری کۆمەڵگان نادات. بەشداربووانی ئەو ڕێپێوانە خوازاری کەمکردنەوەی نرخی کرێخانوو یان چوونە سەرەوەی ڕێژەی هەقدەست بوون. و دوایین هەواڵمان سەبارەتە بە خۆپیشاندانی خەڵکی ئیسرائیل دژ بە ناتانیاهو. شەوی شەمە 16 خاکە لەوەی 1404 هەتاوی هەزاران شارومەندی ئیسرائیل لە شاری تەلەوی و کۆبوونەوە و دژ بە دەوڵەتی ناتانیاهو خۆپیشاندانیان کرد. هاوکار لەگەڵ هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزە و گیان لە دەستدان و برینداربوونی سەدان فەڵەستینی، هەزاران شارومەندی ئیسرائیلی دژ بە دەوڵەتی ڕازگەرای نەتانیاهو خۆپیشاندانیان کردووە و بە وتنەوەی دروشم خوازیاری کۆتایی هێنان بە شەڕ، ئازادی دیلەکانی دەستی حەماس و دەست لە کارکێشانەوەی ناتانیاهو و کابینەکەی بوون. بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانتان پێشکەشکرا کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.